منارەی جومبان یەکێکە لە منارە سەیرەکانی جیهان کە دەکەوێتە شاری ئەسفەهانەوە. ئەم منارە 800 ساڵ پێشتا دروست کراوە. ئەمە خێلی منارەکەیە، ناوەی منارەکەیە کە ئێمە چوین، ئاوا خەڵکێکی زۆری لێبوو. ئەوە شێوەی ناوەی منارەکەیە. خۆشەویستان، ئەم منارەیە یەکێکە لە سەیر و سەمەرەکانی دنیایە. ئەو تەلەڤیزۆنەی دانراوە لێوێن بۆ شەرح دەکەن کە ئەم منارەیە چییە و چۆنیە. لێرەش قەبری کەسێکی تێدایە. ئەمە قەبری کەسێکە پێ دەڵێن عەممۆ عەبدوڵڵا. خۆشەویستان، کەسێک دەچێتە سەر منارەکە، لەسەر منارەکە دەجوولێنی. کاتێک جوولاندی منارەکەی تر لەگەڵ دەجوولێتەوە و دەبێتە هۆی دەنگێک پەیدا دەکات. ئەو زەنگوڵانەی کە پێوەیەتی دەنگەداتەوە. ئەمەش هیچ بوومەلەرزەیەک تەسیری لێ ناکە، یعنی ئەگەر بوومەلەرزەش هەبێ خۆی منارەکە ئەجوولێتەوە. ئێستا ئەوە کابرایەکە دەچێتە ژوورەوە قسەیەکەن، ئەوە دەستی بەرز کردەوە، دەچێتە منارەکە دەلێرێنێتەوە. ئێستا دەچێت بۆ سەرەوە. خۆشەویستان، سەیریکەن. ئێستا منارەکە دەجوولێنی، ئەها بەدەستی گرتووێتی، لە وێنە بچووکەکە نیشانداوە، ئاوا دەیجوولێنی. لەگەڵ جوولانەوەی منارەکەی تریش دەجوولێتەوە، زەنگوڵی بچووکی پێوێ، ئەو زەنگوڵانەش کە جوولایەوە دەنگەداتەوە. ئەمە فیزیکیە، یعنی دەنگدانەوەی فیزیکیە. ئەم جوولەیە دروست دەکاتن. فەرموو ئێوەش سەیری گۆرانێکی کۆنی ئەسفەهانی بکەین لەسەر منارەی جومبان یاخو منارەی لەرزۆک. دوتا منارز اما هر دوش با هم یه جامعه